پارتی ڕایدەگەنێت تا 8 ساڵی دیکە مەسرور بارزانی لە پۆستی سەرۆک وەزیران دەبێت و بەبێ یەکێتیش حکوومەت پێک دەهێنێت. بۆ یەکەم جار پیلانی ئیسرائیل بۆ هێرشکردنە سەر عێراق ئاشکرا دەکرێت و چەند ئامانجێکیش خراونەتە ڕوو. لە دوای هێرشی ئێران بۆ سەر ئیسرائیل بەهای دۆلار ناجێگیرە و ستاندەریش زانیاری دەخاتە ڕوو. هێمن هەورامی ئەندامی مەکتەبی سیاسی پارتی ڕایگەیان یەکلا بۆتەوە کە کاک مەسرور بارزانی سەرۆکایەتی کابینەی دێم و 11میش دەکات. هێمن هەورامی وتیشی پێمان وایە پارتی دەسەڵاتی یەکەم دەبێت لەم هەڵبژاردنە و باوەڕمان بەلایەنگرانی خۆمان هەیە تاوەکو 8 ساڵی دیکەش مەسرور بارزانی سەرۆک وەزیرانی هەرێمی کوردستان دەبێت. ناوبرا و ئاماژەی بەوەش کرد بەبێ ئیمزای کاک مەسرور بارزانی خەڵک نەک نابێتە جێگر بەڵکو نابێتە کارمەندێکی پرۆتۆکۆڵیش. ڕۆژنامەی شەرق ئەوسەط بڵاوی کردوتەوە ئیسرائیل 35 ئامانجی عێراقی دەستنیشان کردووە لێیان بدات. لەناو ئەو ناوەندانە سەرکردەی دیاری سیاسی و سەرکردەی گروپە چەکدارەکان هەن. بەپێی ڕۆژنامەکە گەر گروپەکانی چەکدارەکانی عێراق هێرش بکەنە سەر ئامانجەکانی ئیسرائیل ئەوە ئیسرائیلیش دەست دەکات بە جێگیرکردنی ئەو پلانە. بۆیە سوودانی سەرۆک وەزیرانی عێراق 3 کەسایەتی شیعی ڕاست پاردووە قەناعەت بە گروپە چەکدارەکان بکات نەکەونە شەڕی ئیسرائیلەوە. جێی باسا بەهۆی چڕکردنەوەی هێرشەکان بۆ سەر لوبنان بەشێک لە چاودێران پێیان وایە لە داهاتوودا عێراقیش دەکەوێتە چوارچێوەی شەڕەکەوە. دوای هێرشە موشێکێکی ئێران بۆ سەر ئیسرائیل و ئەگەری وەڵامدانەوەی ئیسرائیل بەهای بازارە دارایەکان بەگشتی لە عێراق و هەرێمی کوردستان ناجێگیرە و نرخی دۆلار بەرامبەر بە دینار و تمەنی ئێرانی بە شێوێکی بەرچاو بەرز بۆتەوە. ئەوە لە کاتێکدا لە ئێستادا نرخی 100 دۆلاری ئەمریکی بەرامبەر بە 153100 دینار مامەڵەی پێوە دەکرێت لە بازارەکانی هەرێمی کوردستان. باوتەی دۆلار فرۆشان ئەگەری دووبارە بوونەوەی شەڕ لە نێوان ئێران و ئیسرائیلدا ئەوە نرخی دینار بەرامبەر بە دۆلاری ئەمریکی زیاتردا دەبەزێت. ستاندەر نیوزمان پێشکەشکردن شاد و کامەران بک.